شوێنەکانی ئەمریکایی گۆردمان دەکەین کاکە ئەوە شوێنی ئەمریکایی نیە. ئەوە تەی کۆچ هەیە کۆجەکەن، ئەوە تەی گر هەیە ئەسووتێم. لێرە دانیشتم وای یەک لەحزە یەکسەر هاتی لێرەیە یەکسەر تەقی لێرە تیخ هەیە قوربانیم، ئەوە تەی خاک هەیە بێباکم، ئەوە تەی شاخ هەیە من تلۆرە بمەوە و ئەوە لەو مای مام عەزدینی 15 مار زەرری بەبەکەتیە زەرەکەش مادیە بە سێ مدارەوە سێ مدار بریندارن. پێش مەسیح من خاجم، پێش قوڕیش من زیندە بە چاڵ و لێرە درۆن هاتە ژۆرێ تەمەشاکە لێرەدا نەتەقی ئەگە تەقی باوە ماڵی 50 کەسی وێران دەکرد 50 کەسی شەید دەکرد هەمووش چێ منداڵە فەقیر. پێش مەسیح من خاجم، پێش قوڕیش من زیندە بە چاڵ و پێش حسین من سەری براون.